بەریتانیا و عێراق لە سەرگەڕانەوەی کۆچبەرە عێراقیەکان ڕێک دەکەون. دۆسیەی کۆچبەرانی کورد و عێراق لەسەر مێزی گفتوگۆی سوودانی و سەرۆکوەزیرانی بەریتانیایە. سەرۆکوەزیرانی عێراق بە سەردانێکی فەرمی لە لەندەنی پایتەختی بەریتانیایە. سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق بۆ لەندەن چەندین دۆسیەی گرنگ لە خۆ دەگرێت. بڕیارە سوودانی لەو سەردانەیدا چاوی بە شا چارلزی سێمیش بکەوێت، ئەوەش دوای زیاتر لە 20 ساڵ دێت لە بەشداریکردنی بەریتانیا لە لەشکرکێشیەکەی ئەمریکا بۆ سەرژەمی بەعس بە سەرۆکایەتی ئەمریکا. سوودانی لە میانی گەشتەکەیدا لە بەغداوە بە ئاژانسی فرانس پرێسی ڕاگەیاندووە. لێکتێگەیشتنێکی استراتیژی لەم گەشتەدا واژۆ دەکرێت کە یەکێک لە هەنگاوە گرنگەکانی بەهێزکردنی پەیوەندیەکانی نێوان عێراق و شانشینی یەکگرتوو دەبێت. نووسینگەی داونینگ ستریتی سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕایگەیاندووە لە سەردانەکەی سوودانیدا گفتوگۆ لەسەر ڕێککەوتنی گەڕانەوەی کۆچبەرە عێراقیەکان بۆ بەریتانیا دەست پێ دەکات. هەروەها ئاماژەی بەوەش کردووە پەردە لەسەر پاکێجێکی هەناردەکردنی 15 میلیارد دۆلار لادەدەن بۆ بەرزکردنەوەی ئاستی وەبەرهێنان و بازرگانیەکانی بەریتانیا. دۆسی کۆچبەرە نایاساییەکان پرسێکی سەرەکی بوو لە هەڵبژاردننی گشتی مانگی تەموزی بەریتانیادا کە پارتی کرێکاران سەرۆکوەزیرانی نوێی بەریتانیای هێنایە سەر دەسەڵات، بۆیە ئێستا پلان بۆ چارەسەری کێشەکە دادەنێت. کیر ستامەر لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە خۆشحاڵم کە دەستم بە گفتوگۆکان کردووە بۆ ڕێکەوتنێکی گەڕانەوەی کۆچبەران لە نێوان وڵاتەکەمان و وڵاتانی دیکەدا. ئاژانسی بلۆمبێرگ ئاماژی بەوە داوە کە ئیڤێت کۆپەر وەزیری ناوخۆی بەریتانیا دوای سەردانەکەی لە مانگی تشرینی دووەمی ڕابردوو بۆ عێراق و هەرێمی کوردستان ڕایگەیاند. هەردوو وڵات ڕێکەوتنێکی ئەمنی و ڕێکەوتنی هاوکاری دیکەیان لەگەڵ عێراق کردووە بۆ بە ئامانجگرتنی باندە قاچاقچیەکانی کۆچبەران و بەهێزکردنی ئاسایشی سنوورەکانیان. ئاژانسەکە دەڵێت ستارمەر کەمکردنەوەی کۆچبەرانی بۆ بەریتانیا کردووە بە یەکێک لە کارە لە پێشینەکانی خۆی و هەوڵ دەدات پرۆسەی هەزاران کۆچبەری عێراقی کە ساڵانە دەگەنە بەریتانیا کۆتایی پێبهێنێت. بەپێی قسەی ئاژانسەکە نزیکەی 16499 عێراقی لە نێوان مانگی یەکی ساڵی 2020 تا ئەیلولی 2024 بە بەلەمی بچووکەوە گەیشتونەتە بەریتانیا کە دەکاتە 112 کۆی گشتی ئەو کۆچبەرانەی لەو ماوەیەدا ڕوویان لە بەریتانیا کردووە. بەپێی زانیاریە فەرمیەکان ژمارەی ئەو کۆچبەرە نایاسانەی کە بە بەلەمی بچووکەوە دەگەنە بەریتانیا لە ساڵی 2024دا بەرز بۆتەوە بۆ زیاتر لە 36800 کەس. ستارمەر کە لە مانگی تەمووزدا سەرکەوتنێکی گەورەی لە هەڵبژاردنەکاندا بەدەستێنا و گەیشتە دەسەڵات 6 مانگی یەکەمی دەسەڵاتی بە چەقبەستووی بەسەر بردووە و لەژێر فشاردایە بۆ دەستپێکردنی گەشتکردن و کەمکردنەوەی کۆچەران. چاوەڕێ دەکرێت لە ئەگەری لێکتێگەیشتن و ڕێککەوتنی نێوان بەریتانیا و عێراق ئیدی دۆسیەی وەرگرتنی مافیمانەوە بۆ کۆچبەرە عێراقیەکان بە یەکجار دابخرێت و هەزاران کۆچبەری کورد و هەرێمی کوردستان و عێراقیش کە لەو وڵاتەن و تا ئێستا مافیمانەوەیان پێنەدراوە بە نادیاری دەمێنێتەوە.